هەڵبەتە لە دەستدان و کۆچی دوای بەڕێز مام جەلال کە خسارەتی گەورە و کۆستی گەورە بۆ هەموو ملەتی کورد و یەکێتیەکان بە تایبەت بەڵام ئەگەر بۆ هەموو کۆستێکی بۆ کردکەن دوو کۆستە بۆی باوکێکی ڕۆحی و سەرکردیەک و خەمخۆرێکی گەورەیان لە دەستدا لە دوای کۆچی بەڕێز مام جەلالەوە هەر بینیمان بە چەند ڕۆژێک دۆخی کەرکک بە ئاراستەیە گۆڕا کە تەواو پێچەوانەی هەموو ئەو بەرنامەکار و هەوڵانە بوو کە بەڕێز مام جەلال بۆ کەرکووکدا بوو ئێمە ئێستا کەرککان بەڕاستی بە هەمومانەوە بە کادرەکانەوە بە خەڵکەکەیەوە بە نەتەوە جیاوازەکانەوە هەستەکەین بێخاوەنین بێساحبین مام جەلال خاوەن و ساحیبی کەرکووکی بوو خۆشی کەرکووکی بوو داکۆکی سەرسەخت بوو لە مافی کەرکووی سەژ لە بیرم دێجارێکان وتی من تەنها لە پێناو کەرکووکا پۆستی سەرۆک کۆماوڕێگەم بۆی بتوام لێ سەنگی کەرکووک ڕابگرم بتوام دیفاع لە کەرکووکم بینیشمان لە کاتی پرۆژە و پلانەکانی چەند لایەنێکی شۆڤین لە ئەنجومەنی نوێنەران چۆن بەڕێز مام جەلال ڤیتۆ بە هەموو قورسایی خۆی ڤیتۆی بەکارهێنا هەموو قورسایی خۆی هاتە سەرخەت و ئەو پیلان و بەرهەمانەی هەمووی پوچەڵ کردەوە بۆیە لەم ڕۆژە خەمبارەدا ئێمەی کەرکووکی هەست بە زامێکی قوڵەکەین هەست ئەواکەین کە هیوا و باوکێک و کەسێکی گەورەمان لەدەستداوە ومێدی شەکەین کوڕ و هەواڵانی بەڕێز مام جەلال لە مەکتەبی سیاسی بتوان بە هەمویان ئەو بۆشایە پڕکردن هەر چەند زەحمەتیشە بۆشایی و جێگای مام جەلال پڕەوە بکرێت بەڵام ئومێدەکەین بە هەمومان بتوانین لە خەمی کەرکووکاوین بۆی ڕۆحی مام جەلال جارێکی تر لەناو گۆڕەکەی شاد بکەین بۆی ئەو خەمخۆر و دڵسۆز و با بڵێن ساحیبی کەرکووک بووە. وە دیارە مام جەلال ئیمڕۆ ساڵێک تێپەڕێ بە کۆچی مام جەلال بڵێ بێگومان مام جەلال ئەگەر با بڵێن یەک جات زەرور بێت با بڵێن بۆ بەغای ئەو یاخود قایدێکی کورد بێ ئەو باوشێ بوو بۆ کەرکووچەکان هەردەم چاوی لێمان بوو هەردەم باڵانسی ڕاگرت و حتا لە با بڵێن لە بین نێتەوەکانە هەردەم جوێی لێ ئەژیرا بۆ ئێمە بۆ کەرکووشی گرنگجیشی زۆرە بوو هەمومان بینیمان لە دوایەوەی مام جەلال یەک تۆز نەخۆش کەوت یا خۆتۆزی تێکچوو چی بەسەر کەرکووکات دوایەوەشی کە ئەمرخوای کرد بە یەکجاری وەزی کەرکووک تێکچوو ئێمە وە کەرکووشیەک بەڕاستی زۆر ئەسەفین بۆی زۆر بەداخین بۆی کەسی وەک مام جەلال کاریزمای وەک مام جەلال هەڵبەتە دووبارە نابێتەوە یەک جا دروستە بێ لە مێژووە بۆ هەر نەتەوەیەک ئێمەش مام جەلال بەداخەوە دروست مام جەلالشی کە زەحمەتە بۆ ئێمە دروست بێتەوە. ئەمڕۆ بە ئاو حەسرەتێکی زۆر گەورەوە یادی کۆستێکی زۆر گەورەی گەلەکەمانەکەینەوە لە دەستدانی مام جەلال ئەگەر بۆ عێراق و کوردستان خەسارەتێکی زۆر گەورە بوو بۆ کەرکووچی خەسارەتێکی زۆر گەورەتر بوو. مام جەلال هەمیشە لە میانی پۆستی سەرۆک کۆماریدا و لە پێشتریش هەمیشە کەرکووچی بەسەرە کردەوە زۆرترین جار کە سەردانی کەرکووچی کردو و لە خەمەکانی کەرکووک لە خەمەکانی کەرکووچی کۆڵیوەتەوە هەمیشە لەگەڵ پێکاتەکانی کەرکووکدا کۆبەوە و خەمەکانی ئەو شارەی تاوتوێ کردووە هەمیشە خەمەکانی کەرکووچی بردوەتە بەغدا و ویسێتی لەسەر مێزی گفتووە کێشەکانی کەرکووک چارەسەرکە بۆ ئێمەی کەرکووچی مام جەلال کۆسێکی زۆر گەورە بوو. مام جەلال هەمیشە دەیگوت کە عەرەب بەلایەوە قودس چەند پیرۆزە کەرکووچیش بەلای ئێمە ئەوەندە ئێمەش هێندەی تر بەڕاستی لە دەستدانی مام جەلال کاریگەری لەسەر دروستکردین خۆتان بینین هەموو خەڵکیش ئەیبینێ دنیا بینی دوای لە دەستدانی مام جەلال کورد لە عێراقدا تووشی چکارە ساتێکی سیاسی بوو کورد تووشی لە دەستدانی خاک بوو کورد لە دوای مام جەلال تووشی بار و گوزەرانێکی زۆر اقتصادی خراپ بوو ئەمانە هەمووی ڕۆلی سەرۆک مام جەلال وای کرد بوو کورد کە هیچ کێشەیەکی نە بەڕاستی دەستوری نە کێشەی خاک نە کێشەی بەڕاستی بواری ئابووری و اقتصادی هەبێ لە سایی مام جەلال دۆ هەمیشە داکۆچی لە مافەکانی کورد کرد بەداخەوە لە دەستدانی مام جەلال هێندە کۆستێکی گەورەیە نە بە زمان ئەتوانین پێناسی بکەین نە بە نووسین ئەتوانین گزارش لەو کۆستە گەورەیە بکەین بەداخەوە ئەمڕۆ ئێمە لە شاری کەرکووک بە حەسرەتێکی زۆر گەورە و یادی ئەو کۆستە گەورەیەمان کرد کە هەرگیز شوێنی پڕ نابێتەوە.